لە شەقام و لە شەقامە گشتیەکانە لەناو بەشێک لە پارک و باخچەکانە ئەو بە پێی و ئامارەی ئێمە لامانە سەر و 3 ملیۆن نەمامان هەیە. سەر و 3 ملیۆن. بەڵێ. ئەم ساڵ چیەکەن وشە ساڵیە بۆ ئاودانی باخچە و بلوارەکان؟ بەڵێ. چەندی ئاوتان پێویستە لە ڕۆژەکایەوە؟ ئێمە 4 ملیۆن لیتر بۆ 4 ملیۆن و نیو لیتر لە یەک ڕۆژا پێویستمانە. یعنی تقریبا ئەتوانم بڵێم ئەکاتە سەر و 150 بۆ 170 کاروان ئاو لە یەک ڕۆژە بە هەم تەنکەری مەدەنیەکان کە بۆمانەژی دێن بۆ تەنکەرە حکومیانە. بۆیە ئێمە لە دوو شوێنەوە هەم لە مەزدەری ئاوەکانی خۆمان و بە تەنکەرە حکومیەکان هەم بۆ تەنکەرانەی کە تئیم پێڵێن تەنکەری مەدەنی کە لە ڕێی تەندەرینەوە کارمان بۆکەن ئەو ئاوانە بۆ باخچەکان نەکرێ. بەڵام ئەم ساڵ ئەتوانم بڵێم کەمترین ئاوی ژێرزەوی بەداخەوە ئەگەر نمونەی پارکی ئازادی باسکەین بە تاریخی دروستبوونی پارکی ئازادی کە دروست کراوە هیچ ساڵە بەقەدر ئەم ساڵ بێ ئاو نەبووە ئاوی ژێرزەوی. یعنی ئەتوانم بڵێم مەزدەری ئاوەکانی هەمووی بەرەو سفر وا ئەڕوا.